هەڵبژاردننی شارەوانەکانی تورکیا و بانگەشەی لایەنە سیاسەکان کەوتە نێو وەرزی بەهارەوە لەگەڵ کردنەوەی ئاگری نەورۆز لە ئاماد ئاماژەکان بۆ درەوشانەوەی ڕوویگەشی پارتی ئاشتی و دیموکراسی بەدەپە کە گەورەترین پارتی کوردستانیە کە بەشداری لە هەڵبژاردنەکانەکات ئاستی جەماوەری بوونی بە شێوەیەکی بەرچاو هەڵکشا و ئەم جارەیان جیاواز لە هەڵبژاردننی ڕابردوو گڕوتینێکی بێوێنەی بە کوردانی باکوورەوە بینرا بۆ سەرخستنی پارتەکەیان. ئەوەی ئەم ڕاستیەشی زیاتر دەرخست ئەو هەڵمەتە یەک لە دواییەکانەی ڕەجەب تەیب ئەردۆگان بوو لە پارێزگا کوردیەکانی تورکیادا کە بە پشتبەستن بە بەکارهێنانی دۆسەی چارەسەری ئەشتیانەی پرسی کورد لە تورکیا نەیتوانی سۆزی کوردانی ئەو ناوچانە بە دوای خۆیدا ڕابکێشێ لە بەرامبەردا کاندیداکانی بەدەپە لە ناو ئاپۆڕەی جەماوەری بەرفراوانیدا بەڵێنی دەستبەردار نەبوونی خواست و داواکاریە نەتەوەیی و سیاسەکانی کوردانی باکووری دووپات کردەوە و لە بەرامبەریشدا پێشوازی گەرم لە کاندیداکانیان زامنی بەدەستێنانی زۆرترین دەنگا بۆ ئەو پارتەی کە بۆ ساتێکیش دەستبەرداری داخوازیەکان نەبووە و وردەکاری هەموو ڕووداوەکانی بۆ ڕای گشتی ئاشکرا کردووە. ئێستا کە کەمتر لە ڕۆژێکی ماوە بۆ دەستپێکردنی دەنگدانی سەرتاسەری لە نێو شەقام و شوێنە گشتەکانی باکووری کوردستاندا بە ڕۆشنی تا مەزرۆیی هاوڵاتیانە بینرێ بۆ بەشداریکردن لەو پرۆسە چارەنووسازەدا کە کاریگەریەکی گەورەیە بێ لەسەر پێگەی سیاسی کورد لە تورکیادا. ئەوەی کە ناوەندەکانی ڕاگەاندنی ناوخۆیی تورکیا چاوەڕوانیان ناکرد ئەو پێشوازیە گەرمە بوو کە هاوسەنگی بانگەشەکانی لە نێوان بەدەپە و نارەکانی پیشەندا و سەدان کەس لە هۆز و کەسایەتی ناسراوەکانیش پەیوەندیان بۆ پارتەوە کرد. لە نێو کێشمەکێشی پاردەکانی تورکیادا کە ناکۆکیەکانی نێوان ئاک پارتی و گولەنیەکانی قوڵتر کردەوە چارەسەری ئاشتیانی پرسی کورد نەتوانرا بکرێ بە خاڵێک بۆ یەکلاییکردنەوەی ململانەکان و پشتیوانیکردن لە ئاک پارتی بەڵکو بووە خاڵێکی گرنگ و کاریگەر بۆ پشتیوانیکردن لە بەدەپە.